کۆنتڕۆڵکردنەوەی شاری ڕۆمادی داعش دووچاری شکستێکی گەورە دەکات و لە دوای شاری تکریت دووەم شاری گەورە لەدەست دەدات. بە لەدەستدانی شاری ڕۆمادی داعش تەنها شاری مووسڵ و دەوروبەری و شاری فەلوجە و چەند ناوچێکی تری لە پارێزگای ئەنبار لەژێر کۆنتڕۆڵیدا دەمێنێتەوە. ئەوە لە کاتێکدایە ساڵی ڕابردوو سێیەکی خاکی عێراقی بەدەستەوە بووە. بۆ چوارەم ڕۆژ ئۆپراسیۆنی ئەنبار بەبێ بەشداریکردنی چەکدارانی حەشدی شەعبی بەردەوامە و هێزە هاوبەشەکانی سوپای عێراق لە پێشڕەویدان بە ئاراستی ناوەندی شاری ڕۆمادی لە پارێزگای ئەنبار و لە ئێستاشدا تەنها 300 مەتر لە کۆمەڵگای بینا حکومیەکان لە ناوچەی حۆس دوورن. غەسان عیساوی و تەبێژی هۆزەکانی ئەنبار ئاماژەی بۆ کرد بەهۆی بۆم ڕێژکردنی هەندێک لە بینا و ئەو شەقەمانی دەچنەوە سەر کۆمەڵگای بینا حکومیەکان هێزەکانی سوپا بە سستی پێشڕەوی دەکەن. فەرماندەی هێزە ئاسمانەکانی سوپای عێراق ڕایگەیاند ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شاری ڕۆمادی کە لە 4 قۆڵەوە دەستی پێکردووە بەرەو قۆناغی کۆتایی دەچێت. دەستگای دژە تیرۆریش ئاماژە بەوە دەکات کە کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی شارەکە لە چەند کاتژمێری داهاتوودا دەبێت. فەرماندەی هێزە ئاسمانەکانیش دەڵێت ئەوەی کەماوە پاکردنەوەی ڕێگاوبان و شەقامەکان نەلەمین و بۆمبی چێندرا و کۆنتڕۆڵکردنی هەندێک شوێنە کە هێشتا چەکدارانی داعش تیایاندا ماونەتەوە و بەرگری دەکەن. ئاماژەی بۆش کرد ڕۆژانە فڕۆکە سەربازیەکانی سوپا نزیکەی 50 جار پێگەکانی داعش لە شاری ڕۆمادی بردومان دەکەن. لەو چوارچێوەیشدا سەرچاوەیەک لە فەرماندەیی ئۆپراسیۆنە هاوبەشەکان ڕاگەیاند هێزە ئەمنیەکان توانیویانە ئەمیرێکی داعش کە بە ئەبوبەکر ناو دەبرێت و بە ڕەچەڵک بیانیە دەستگیر بکەن. لەلایەکی ترەوە ئیبراهیم فەهداوی سەرۆکی لیژنەی ئەمنی لە ئەنجومەنی قەزای خالیدی ڕاگەیاند چەکدارانی داعش لە هەوڵی ئەوەدان ئەو گەمارەوەیە بشکێنن کە دووچاری بوونەتەوە و بۆ ئەو مەبەستە هێرشێکی توندیان کردە سەر ناوچەی مەزیق لە خۆرهەڵاتی شاری ڕۆمادی سەبارەت بە بارمتەکردنی ژمارەی زۆر لە هاوڵاتیانی مەدەنی لەلایەن داعشەوە کە چوارشەمەی ڕابردوو زۆرێکیان توانیان لە دەست چەکدارەکان هەڵبێن هێزێکی تایبەت گەشتووەتە ناوچەی تەئمیم تا ئەو بارمتانی کە ماون ئازاد بکەن. ڕۆژنامەی دەیلی تێلیگرافی بەریتانیش لە راپۆرتێکیدا نووسیەتی هێزی ئاسمانی بەریتانیا بە شێوەیەکی بەرچاو بەشداری لە شەری ڕۆمادیدا دەکات بە شێوەیەک کە لە سەدا 36 سەرجەم هێرشە ئاسمانەکانی هاوپەیمانی نەدەوڵەتی لەلایەن فڕۆکەکانی ئەو وڵاتەوە ئەنجام دراون. لە سێشەمەی ڕابردووشەوە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شاری ڕۆمادی ناوەندی پارێزگای ئەنبار دەستی پێکردووە کە لە مانگی ئایاری ڕابردووە کەوتۆتە ژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشە و نزیکەی 100 کیلۆمەتر لە خۆر ئاوای شاری بەغداوە دوورە. کۆنتڕۆڵکردنەوەی شارەکەش سەرکەوتنێکی معنەوی گەورە بە هێزەکانی سوپا دەبەخشێت دوای ئەوەی پێشتر ڕوبەڕووی ڕەخنەی زۆر ببوونەوە. هەروەها دەبێتە ڕێگە خۆشکەرێک بۆ کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی پارێزگای ئەنبار و پلاندانان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ کە پسپۆڕانی سەربازی پێشبینی دەکەن شەڕێکی سەخت بێت. کاروان شێخ موحسین NRT